دیارە لە سەرەتای سەدەی بیستان بەهۆی هاتنەوەی دەسەڵاتی ئینگلیز بۆ ناوچەکانی کوردستان ئینگلیز هەوڵیدا کە پەیوەندی لەگەڵ بەشێک لە خێڵ و عشیرەتەکانی کوردستان بەستێ دیارە لەو قۆناغەدا فترەکانی سەرهەڵدانی جوڵانەوەی شێخ محمودی نەمریشە لە شاری سلێمانی بۆی ئینگلیز هەوڵیدا کە پەیوەندی لەگەڵ بەشێک لە سەرۆخێڵ و عشیرەتەکان بەستێ بە ئامانجی دابڕینی خێڵ و عشیرەتەکان لە جوڵانەکانی شێخ محمودی نەمر تەمەن لەو قۆناغەدا لە ساڵانی 1970 بە دوای سەرهەڵدانی جوڵانەوەی شێخ محمودی نەمر یەکێک لەو کەسایەتیانێک کە لە بناری قەندیل و ناوچەکانی ناودەشت و سنووری پژەر بە شێوەیەکی گشتی سەرهەڵداوەکو کەسایەتێکی سەربازی سیاسی لە ناوچەکەدا بریتیە لە غەفورخانی ناودەشت. غەفورخانی ناودەشت بەهۆی ئەو پێگەنەتەوەی کە هەیبوو و بەهۆی پەیوەندی توندوتۆڵی لەگەڵ شێخ محمودی ئافریدیش ئەوەی کە لە بەڵگەنامەکاندا باس کراوە لە ساڵی 1970 لە دوای ڕاگەاندنی حکوومەتی یەکەمی شێخ محمود وەکو بڕێوەبەری نائەی ناودەشت کە مەرکەزی نائەی سەنگەسرە لە ڕاستیدا دەستنیشان دەکری و بنکەی نائەکەش دەگوازێتەوە بۆ گوندی لێوژە لە بناری قەندیل. تەمەن قەڵای غەفورخان دەکوێتە بناری قەندیل لە گوندی لێوژە هەموو ڕوکنە سەربازیەکانی قەڵای سەربازی لە ڕاستیدا لە قەڵای ناودەشت یاخود لە قەڵای غەفورخاندا لە ڕاستیدا بوونیان هەیە. ئەو قەڵایە لە سەرچاوە مێژوویەکاندا بە دوو شێوە ناوی هاتووە. بەشێک لە سەرچاوەکان بە قەڵای غەفورخان ناوی دەبن و بەشێک لە سەرچاوەکان بە قەڵای ناودەشت ناوی دەبن. ینی بە دوو شێوە قەڵای غەفورخان ناوی هاتووە. قەڵای غەفورخان قەڵایەکی گەورەیە لە دوو نهۆم پێک هاتووە. نهۆمی سەرەوەی شوێنی تیرهاویشتن و چەندین ساتر و کونی گەورە گەوری تێدان بە ئامانجی بەرگریکردن لە ناوەوەی قەڵا. و لە ناو قەڵاکەشدا بەدەرلەوە ینی چەندین شوێنی تایبەت بە کۆگای چەک و تەقەمەنی شوێنی ڕاهێنانی سەربازی تایبەت بەخۆی هەبووە شوێنی بەخێوکردنی ئەسپ و ئەوانەی هەبووە شوێنی ڕاهێنانی سەربازی تایبەت بەخۆی هەبووە لە هەمان کاتیدا شوێنی میوانداری هەبووە لە هەمان کاتدا شوێنی تیرهاویشتنی تایبەت بە ڕاهێنانی سەربازی هەبووە. ینی هەمان پایە و ڕوکنی قەڵا سەربازیەکان کە لە جیهاندا هەبووە لە قەڵای ناودەژاق و لە قەڵای غەفورخانیش بوونی هەبووە. بۆیە بەشێک لە سەرچاوە مێژوویەکان ئاماژە بۆ دەکەن کە وەستا کارسازە ئێرانیەکان هەمان ئەوانەی کە دەستیان هەبووە لە دروستکردنی قەڵا سەربازەکانی دەوڵەتی قاجاری و دەوڵەتی عوسمانی ئەو وەستانە هاتوون لە قەڵای غەفورخاندا ئیشیان تێدا کردووە. هەتا هەندێک لە سەرچاوەکان باس لەوە دەکەن کە نزیکەی 2 ساڵ قەڵای غەفورخان کاتی ویستۆ بۆ دروستکردنی ئەو قەڵای یەکێک لە ڕەشاکارە مهمەکانی ئەوەیە کە لە ڕاستیدا دروستکردنی دیوارەکانێتی کە دیوارەکان بە شێوەیەکی وا دروستکراون کە بەرگی تەنانەت تۆپبارانیش بگرێت کە لەو قۆناغەدا تۆپ لە کوردستان تازەوە دەردەکەوت. بۆیە پانی دیوارەکانی بەگوێرە ئەو سەرچاوانەی کە هەیە نزیکەی مترێک بۆ مترونیوەک بووە. ینی ئاماژەیە بۆ ئەوەی کە بۆ ماوەیەکی زۆر بتوانن بەرگری لە قەڵاکە بکەن و جگەلەوەی کە ساترێکی سارنجێکی گەورەی هەبووە ینی ئەوزێکی گەورەی هەبوو بۆ ئەوەی کە لە ڕێگەی ئاوی باراناوە ئەو ئەزە ماوەیەکی زۆر ئاو بە دانیشتوانی ناو قەڵابدا لە هەمان کاتدا لە ڕێگەی لولەکێشی ژێر ئەرزیشەوە ئاو لە کۆمەڵێک کانیاوی ناوچەکانی دەوروبەر بۆ ناو قەڵا گواستراوەتەوە. ینی ئەوە هۆکارێک بوو بۆ ئەو قەڵایە لە ڕاستیدا ماوەیەکی زۆر بمێنێتەوە هەتا ساڵی 1990 دوایەوەی کە پەیوەندی غەفورخان لەگەڵ ئینگلیز تێک دەچێت ئینگلیزەکان بە هاوکاری لە بەداخەوە لەگەڵ بەشێک لە عشیرەتەکانی ناوچەی پشدەر ئەوانەی کە دژی غەفورخان بوون لەو قۆناغەدا بەهێزێکی زۆرەوە چەک و تەقەمەنی زۆرەوە پەلاماری قەڵای غەفورخاندا ئەوە بوو کە دوای بەکارهێنانی تۆپبارانێکی ئەزگار زۆر قەڵای غەفورخان هەر تەسمیل نابێت هەتا ماوەیەکی زۆر دوایەوەی کە سەرچاوی ئاوی قەڵاکە دەدۆزنەوە و ئاو لە ناو قەڵاکەدا نامێنێ ئیدی غەفورخان ناچار دەبێت دوای نەمانی ئاو قەڵاکە بەجێ بێڵێ. بۆ شێوە دەتوانین بڵین قەڵای غەفورخان یەکێکە لە شوێنەوارە گرنگەکانی ناوچەی پشدەر و یەکێکە لە شوێنەوارە گرنگەکانی بناری قەندیل بە شێوەیەکی گشتی. بەداخەوە تا ئێستا هیچ جۆرە کارێکی کنە و پشکنین بۆ قەڵای ناودەژ یاخود قەڵای غەفورخان نەکراوە بەڵام ئەوەی کە باسمان کرد لە ڕاستیدا مێژووی دروستکردنەکەشی هەر دەگەڕێتەوە بۆ سەردەمی غەفورخانی ناودەش وەکو باسمان کرد یەکێک بۆ لە ڕوکنە گرنگەکانی هێز و دەسەڵات و تاقی غەفورخان کە هاوشێوەی بەشێک لە میر و سەرۆخێڵەکانی کوردە و قەڵا گەورە و پتەوەی بنیاد ناوە بەداخەوە لە دوای ساڵانی 1950 بەدواوە قەڵای غەفورخانی ڕوبەڕووی تاڵانکاری دەبێتەوە و تا ئێستا شوێنەوارێکی ئۆتۆی ڕاستیدا بلێ بەجێ نەماوە.